سڵاتان لێبێ بەڵێ دوای 61 ساڵ ڕژێمی بەعسی سووری کۆتایی پێ هاتوو سەرۆک بەشار ئەسەد ئیتر ڕای کرد بۆ مۆسکۆ و داوای پەنابەری کرد. کلیلی پایتەخت بە تەنەکە زێڕەوە تەسلیمی جیهادیەکان کرد و ئەگەر سەیری لە دوانەکانی وەزارەتی دەرەوەی رووسیا بکەین دەبینین کە لە ئەنجامی ڕێککەوتندا ئەسەد گوایە بە شێوەیەکی ئاشتی دەسەڵاتی بەجێهێشت. ئەو ڕاپەڕینەی کە ساڵی 2011 دەستی پێکرد و دەستی چەپەڵی هەرچی دنیا هەبوو لە پشتی بوو سەرباری گەمەی مخابەراتی نیوەی جیهان سووریا توانی بە پشگیری رووسیا و ئێران و حیزبوڵڵا 13 ساڵ بەرگری لە ماوەی خۆی بکات. بەڵام ئەم جارە نەیتوانی زیاتر لە 12 ڕۆژ بەرگری بکات و ئیتر بەزی و وڵاتی بەجێهێشت و هەروەکو باسم کرد کلیلی قەسری دیمەشقی ئیتر تەسلیمی جیهادیەکان کرد. وڵاتەکە لە ئەنجامدا تەسلیمی ڤەرسیۆنێکی نوێ و بۆیاخکر و مکیاتکراوی داعش ویانیش داعشی گوایە نەرمڕە و کرا. ئێستا کە خەڵکەکە سەما دەکات بێگومان کە لە دەستی دیکتاتۆرێک ڕزگاریان بووە و ئیتر چاویان لە دەمی تۆڕەکانی تاوان و سربڕەکانی دوێنەی سەدەی 21مینە بۆ ئەوەی سووریایەکی نوێیان چۆن بۆ دروست دەکەن. بە هیچ شێوەیەک ئاوەڕ لە ئایندە نادرێتەوە شەڕاب و سەرخۆشی خەڵک بۆ مەلەرزەکانی ئایندە نابینن و هەستی پێناکەن. ئەمەش بەداخەوە وێنەیەکە کە دیکتاتۆر خۆی دروستی دەکا و خەڵکەکە ئیتر بیر لەوە ناکاتەوە لە ئایندەدا چۆن دەبێت. گرنگ ئەوەیە ئیتر خەڵکەکە چۆن بتوانێت ڕۆژێک لە دەستی ئەو دیکتاتۆرە ڕزگاری ببێ و بێتە جادا چەپڵە لێ بدا و شەق بووە شێنی و ئیتر سەما بکات. ئەفەندیە نوێیەکەی دیمەشق ئەبوو محەممەد ئەلجۆلانی لە ناو داعشدا پاشان چۆن ناو ئەڵقاعیدە و دواییش کراسێکی نوێی لەبەر کردو بوو بە ئاغای شام و ئیتر لە مزگەوتی ئەمەویدا دوێنێ نوێژی خۆی کرد. بەڵام ئێستاکە ئاغانوەیەکەی دیمەشق کە کراسی لیبرالیزم و ئیسلامی گوایە نەرمڕەوی لەبەر کردووە لە لیستی تیرۆری ئەمریکادایە و 10 ملیۆن دۆلار بۆ کەللەی سەری ئەو تەرخان کراوە. وڵاتانی خۆر ئاوا ئیتر بە چەپلە ڕێزان پێشوازیان لێکرد و ڕێگەیان بۆ پاک کردەوە بۆ ئەوەی دوژمنە سەرسەختەکەی خۆر ئاوایان بۆ بڕوخێنی. هەمومان بە سەرنجەوە تەماشای داهاتووی ئەو شانۆگەریە خوێناویە دەکەین. با بزانین دوای محەممەد جۆلانی کامەی دیکە لە مزگەوتی ئەمەوی نوێژی خۆی دەکات. ئێستاکە بۆ هەندێکان شایی و سەمایە بۆ هەندێکیشیان تازی و ڕۆڕۆیە. هیچ باوەڕ ناکەم ئەمە کۆتایی تەمسیلەکە بێ و کۆتاییەکەی ئەوەندە ئاسان بێ. دیارە کە پێشتر زۆر قسەکراوە و کارەکان لە نێوان لایەنەکاندا ئیتر کارەکانیان بڕاندۆتەوە. درنگانی شەو لە دەرگای سەرۆک وەزیری واتە غازی جەلالیاندا و هێنایەنە سەر تەلەڤیزیۆن و باسی لە ڕادەستکردنی دەسەڵات کرد و دواییش بردیانە هوتێلێک و گواستیانەوە. بەیانیەکەی جیهادە چەکداریەکان هاتنە ناو شار و ئیتر دەستیان بە هۆڕۆ کرد. حکوومەتە ڕووخاوەکە تا ئێستاش گوایە کاری دیپلۆماسی خۆی لە دەرەوە ئەنجام دەدا و جگە لە بانقی ناوەندی گوایە ڕێگا نادەن چەکداران بستنە ناو دام و دەستگاکانی دەوڵەت. ئەوە ڕوونی دەکاتەوە کە لە نێوان هەتە شەو ئەسەدیشدا لە کۆتاییدا ڕێککەوتنێک کراوە بۆ ئەوەی چۆن دەسەڵاتەکە ڕادەست بکرێ بە شێوەیەکی تەدریجیانە. ئەوە دیمەنی دوێنێ بوو کە ڕێژیسیۆری فلیمەکە پێشکەشی کردین. بەڵام ئەمڕۆ چ دیمەنێکی دیکەمان پێشکەش دەکەن دەبێ بەیەکەوە لەمڕۆ بەدواوە تەماشای بکەین. سەرباری دەرکەوتنی رووسیا و ئێران لە یاریەکە ویانی چوونە دەرەوەیان لە یاریەکە رووسیا پێگەی سەربازی خۆی تا ئێستا پاراستووە و لە ئەنجومەنی ئاساییشدا مافی ڤیتۆی هەیە. واتە رووسیا لە ئایندەی سووریاشدا ئیتر خاوەن ڕۆڵە. پرسیارە سەرەکیەکە چ داهاتوویەک چاوەڕوانی تورکیا دەهات. تورکیا دەکات کە هێزی دژبەیەک و چەکدار لەگەڵ یەکتر وەستاون. هەر یەک لەو هێزانە هێزی دیکەی جیاواز و بەرژەوەندی جیاوازیشان لە پشتە. کۆکردنەوەی شتێکی باش لەو تورەگەیە کە هەموو شتێکی جیاوازی تێدایە هەرگیز کارێکی ئاسان نابێت. باواز لە ئایدۆلۆژیە جیاوازیەکان بێنی. تەنانەت هێزە ئیسلامیەکان لە پێشودا لەسەر غەنیمەت و دابشکردنی تاڵان لەسەر دوو تەنەکە زەیتون هەزاران کەسیان لە یەکتری نەکوشت. بەڵێ هەزاران کەسیان لە یەکتری کوشت. کەواتە ئێستا درێیەکی زۆر گەورەیە کە جیهادیەکان بە دروشمی ئەڵڵاه ئەکبەر یەک ڕێزی خۆیان نیشان دەدەن. ئەمە هەرگیز وانە ئەمڕۆ ناسبەی دەتەقێتەوە. تەنانەت هێزە ئیسلامی ڕادیکاڵەکانی سەر بە تورکیا کە گوایە یەک بەرن و پەروەردە کراون
هیچ ڕۆژێک بەبێ شەڕ بەیانیان نەکردوتەدا ئێوارە هەموو ڕۆژێک تەماشا دەکەین لە ئیدلیب لە جەڕابوس لە بەشێکی عەفرین لە نێوان ئەمانەدا پێکدادانە هەیە و چەندین کەس لە یەکتری دەکوژن هەتاشا لە هەمویان ڕێکخراوترە لە هەمووشیان بە دیسپلینتر و بە نیزامترە بەڵام ئەوانیش بە زەبری چەک بە زەبری خوێن ئیتر ئەو هەتەشەی ئێستایان ئەو بەرەی ڕێکخراوەی هەتاوەکو ئێستایان پێکهێنا ئێستاکە دیمەنێکی دیکە هەیە کەواتە ئەمەی لە ئیدلی پێکیان هێنا لە شام ئەتوانن هەماشت دووبارە بکەنەوە ئەمەش یەکێک لە پرسیارە گرنگەکانە سەرباری ئەوەش دەبێ مافی ئەوەیان پێ بدەین کە بەبێ کێشەی گەورە ئەگەرچی کێشەی بچووک لەم لەولا هەبوون بەڵام بەبێ کێشەی گەورە هاتنە حەلەبوو دوای ڕێگای دیمەشقیان گرتە بەر دیارە ئامانجێکی هاوبەشیان هەبوو ئەویش ڕووخاندنی کافرە گەورەکە بوو بەڵام لەمە دووە لە پێناوی دابشکردنی کێکە گەورەکە بە ناچاری چەقۆکانیان لە یەکتری دەسوێن و خوێن بەری چاویان دەگرێت هەتەشا دەبێتە برا گەورە و جۆلانی مکیاتکراویش دەبێتە برای هەمویان ویانیش ئەڵێ ئێستاکە ئەوەی دەڵێتن من برای هەمووتانم جیاوازی ناکەم لە نێوانتاندا بەڵام لە بیرمان نەچێ دەوروبەرەکانی پڕن لە جیهادی جیاواز کە دانویان لەگەڵ یەکتری ناکڵێت و ئەو ڕۆناسبەی بە دروشمی ئەڵڵاه ئەکبەر لە یەکتری هەڵدەدا کاتێکی زۆریان لە بەردەمە تاوەکو کورسی بنقونی خۆیان گەرم بکەن بەڵام سەرباری هەموو مکیاز و جوانکاریەکان ئەوانە 1 سانتیمەتریش تاوەکو ئێستا لە عەقلیەتی داعش و ئەڵقاعیدا دوور نەکەوتونەتەوە دیارەکە قۆناغەکە وا دەخوازێ ماوەیەک باس لە بەیەکەوە ژیان و مافی هەموو سووریەکان بکەن بە عەلەوی و بە دورزی و بە کورد و بە سوریانیەکانیشەوە چونکە دەبێ بربەستێک لە پێشیاندا هەیە دەبێ ئەو بربەستە تێبپەڕێنن ئینجا ئەوەی لە دڵیاندایە دەری ببڕن بربەستەکە چیە بربەستەکە لیستی تیرۆرە ئەو ڕێکخراوانە هەر هەمویان لە لیستی تیرۆری ئەمریکادا وا دیارە هێزەکانی خۆر ئاوا بە ئەنقەست ئەوە چەندین ساڵە لەلایەک یارمەتیان دەدەن پەروەردەیان دەدەن پرچەکیان دەدەنێ ئەکادیمیای سەربازیان لە بۆ دەکەنەوە هەروەکو لەناو هەتەشەدا بینیمان فڕقەی گەورەی فڕقەی درۆن فرقەی فڕۆکەی بێفرۆکەوانی خۆکوژ ئامادەکراون ئەمە بەبێ دەستی خۆر ئاوا مەحاڵەکرابێ بەڵام خۆر ئاوا هەتاوەکو ئێستا بربەستەکەی ڕاگرتووە ئەو بربەستەش لیستی تیرۆرە لیستی تیرۆر بە تەنیا ڕێکخراوەکان نین بەڵکو کەسەکانیش لە ناودانس لە سەروی هەمویانەوە برا گەورەکەی دیمەشقی ئەوڕۆ ئەبوو محەممەد ئەلجۆلانیە کە 2 ملیۆن دۆلاریان بۆ کەلەی سەری ئەو تەرخان کردووە ئێستا ئەوانە کامە مۆدیلی حکوومەت دەکەنە سەرچاوە و ئیلهامی حکوومەتی داهاتووی دیمەشق لە حکوومەتەکەی ئیدلیب ویانیش لە حکوومەتی جیهادیەکانی ئەلباب و جەڕابلوس وەردەگرن حکمەت و سەرچاوە لە کامیان وەردەگرن هەتاوەکو ئێستا هیچ دیار نییە هێزەکانی سووریای دیموکراتی هەسەدا ئێستاکە لە سەدا چلی خاکی سووریا کۆنتڕۆڵ دەکات و لە بنچینەی فکری و کللتوریدا هیچ لەگەڵ هەیئەت و تەحریر شام واتە هەتەشە ناگونجێ ئێستا دەستوریش دەبێ بنووسرێتەوە حکوومەتی کاتی دەبێ ڕابگەینن ئایا هەسەدەی سیکولار و خاوەن چل لە سەدی زەوی بە پیت و بەرەکەتی سووریا بەشداری پێدەکرێ لە حکوومەتی کاتیەکەدا یان نا ئەمەش هەرگیز دیار نییە پاشان پێتان ئەڵێن بۆ هەسەدا هێزەکانی سووریای دیموکراتیک کارتێکی باشە لەدەست ئەمریکیاندا بۆ ئەوەی حەفساری هەیئەت تەحریر شام و جیهادیەکانی دیکە باش ببەستن و عیاریان بکەن بەڵام لێرەدا کێشەکە ئەوەیە چی لە تورکیا دەکەن کە جگە لە ئەمریکا ئەویش بەرەی پشتەوەی هەیئەت تەحریر شامە هەتاوەکو ئێستا پرسیارەکە ئەوەیە هەتەشە چۆن ئەو کاتە لەلایەک باڵانسی داخوازیەکانی تورکیا دوش بە هەسەدە و کوردەکان و باڵانسی ئەمریکا و هاوپەیمانان ڕادەگرێ ئەمە بەڕاستی هەتاوەکو ئێستاش دیار نییە ئایا چۆن دەکرێت ئەو دوو سەرکە مەبەستمان لە هەتەشێ و لە هەسەدەیە لە یەک مەنجەڵدا بکڵێن یان پێیان دەڵێن ئێوە بە کەڵکی حکوومەتی ئیسلامی نایەن و تەماشای حاڵی خۆتان بکەن بڕۆن لە باکووری سووریا لەو شوێنەی کە لە بۆمان دیاری کردوون لەوێ حکوومەتی فدرالی خۆتان ڕابگەینن ئەمەش هەتاوەکو ئێستا دیار نییە ئایا کاتێک دان بە زمانی کوردی و مافی کولتوری نەتەوەیەکی جیاواز وەکو کورد دەنێن چی لە دورزیەکانی خوارو دەکەن ئەی ئەو کاتە نابێ مافی سربەخۆی کولتوری و ئاینی بدەنە عەلەویەکانیش ئەمە چۆن دەگونجێ لەگەڵ ئیسلامێکی سیاسی کە وەکو وتم زەڕەیەک لە عەقلیەتی داعش و تالیبان و ئەڵقاعیدە دوور نەکەوتێتەوە بەڵکو مکیات کراوە هەتەشە
دەیان کادیر هاوبیر و مجاهیدی دوێنێ خۆی لە ناو برد هەر هەمویانی کوشتن لە ئیدلیب تاوەکو هەمویان بکاتە دیوارێکی پۆڵاینی مرکزی ئیسلامی یعنی هەتە شەهر لە خۆیەوە دروست نەبوو هەتەشە لەسەر بنەمای خوێن لەسەر بنەمای ترس و تۆقااندن و گوشار هەموو هاوپەیمانەکانی دوێنێ خۆی ناچار کردن کە لەگەڵیدا ببن بە یەکبەرە ئێستاکە چۆن خۆی لەگەڵ سیستەمێکی لامەرکەزی و ویانیش فدرالی و ئۆتۆنۆمی دەگونجێنێ کە کوردیەکان و دروزیەکان و عەلەویەکان لەمەوە دووە احتیمالە داوای بکەن ئەمەشیان هەتاوەکو ئێستا بە هیچ شێوەیەک دیار نیە لە ئەنجامدا هەروەکوتم هێزەکانی سووریای دیموکراتیک کارتێکی بەهێزن وە کارتی بەهێزیشیان لەدەستدایە ئەو کارتە بەهێزانە چین ئەمریکا ئاو گەنموجۆ و نەوتیان لەبەردەستدایە دەتوانن ئەمانە بەکاربێنن بەڵام ئەو کاتە چی لە ئەردۆغان دەکەن کەواتە لێرەدا ئەو دەستکەوتانەی دەست هێزەکانی سووریای دیموکراتیک هەن ئایا لە ئایندەدا نابنە ئامانجی حکوومەتی دیمەشق حکوومەتی دیمەشقی ئایندە هەموو کارێک ناکا بۆ ئەوەی زەویە کشت و کاڵیەکان و زەویە نەوتیەکان و زەویە ئاویەکانی لەژێر دەستدا دەربێنی و سنوورەکانی بچوک بکەنەوە بە دڵنیاییەوە ئێستاکە بینیمان کاتێک ترامپ لەگەڵ دەوڵەمەندەکانی جیهان کە چەند دەوڵەمەندێکی قەرەجی کوردیشی لەگەڵدایە ئیتر هەمویان لە پاریسن لە نۆتڕەدام ڕاوەستاون دەوڵەمەندە چینگەنەکانی کوردیش ئیتر بە ملیۆنان دۆلار دەدەنە دەوروبەرانی ترامپ و ئیلۆن ماسک بۆ ئەوەی یەک ڕسمیان لەگەڵ بگرن ترامپ لەوێ لێدوانێکی داگوتی کاری سووریا هی ئێمە نییە بەڵام ئەو لێدوانێکە بە تەنیا وەکو قسە ماوەتەوە چونکە هەردوای ئەو پنتاگۆن گوتی ناکشینەوە مەترسی داعش هەرماوە کەواتە فرسەتێکی زێڕین لەدەست ئەمریکادایە بەڵام ئەو دەرفەتە کاتی خۆی لە عراقیش هەبوو لێیان تێکدا ئەو لایەنانەی کە ئەمریکا لەگەڵی سازشی نەکرد وەکو ئێران لی تێکدا ئایا ئێستاکە ئەمریکا ناچار نابێت سازشێک لەگەڵ ئەو لایەنە بکە کە یەک لە گەمەکەرە سەرەکیەکانی سووریایە مەبەستم لە ئەردۆغان و تورکیایە ئەمە پرسیارە مەترسیدارەکەیە جاران خێڵ و عێلە عەرەبەکانی ناوچەی هەسەدە کە دوای هاتن و چوونێکی زۆریان لە نێوان ڕژێم پاشان داعش پاشان ئەڵقاعیدا پاشان دیسا داعش و دوایی بە ناچاری دوای ئەوەی کە ئەلقاعیدیان بردە ئیدلیب و ناویان لێنە هەیەت و تەحریر شام و جلێکی جیاوازتریان لەبەر کرد و لە هەمان کاتدا داعشیان لەناو برد ئەم جارە ئەم عەشیرەت و عێل و مێلە عەرەبانە کە عەقلیەتی کۆنە بەعسی و داعش لەناو مێشکیاندا بوو ئیتر ئەمانە بە ناچاری هاتنە لای هێزەکانی سووریای دیموکراتیک و سعودیا و ئەمریکا بە پارە و بە وعد و وعود ئەمانەیان هەتا ئەمڕۆ هێنا دوێنێ کارتی ئەمانە تاڕادێک لە دەستی ڕژێمدا بوو ڕژێم لە ناوچەکانی دێرە زور جار بەجار وەکو زەردەواڵە بەریدانە مەیدانەکە و ئیتر کێشەیان بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک دروست کرد ئایا ئێستا ئەمانە هەر لە لای هێزەکانی سووریای دیموکراتیک دەمێنەوە یان بەری خۆیان دەدەنە ئەفەندیە نوێیەکانی دیمەشق بێگومان لە ڕۆژی دەستپێکردنی شەڕە 12 ڕۆژیەکە تا ئێستا دەنگی چەک لە منبیت هەر هیچ نەبراوە بەردەوام دەنگی تەقەدی تورکیا لە ڕێگای جەیش الوەتەنی و هەتەشە هەوڵی گوشارهێنان بۆ سەر هێزەکانی سووریای دیموکراتیک بە دڵنیاییەوە بەردەوام دەکەن هێزەکانی سووریای دیموکراتیک ئێستا بە تەنیا لە ئیدلیب نییە و گۆڕەپانێکی گەورە و چەندین دراوسەی دیکەی وەک عراق و ئۆردون دەریا ئیسرائیلی هەیە مەرج نییە وەکو جاران نازی ئەردۆغان بکێشێ بەڵام ئەویش ئەکرێ لە ئایندەدا سوود لە هەڕەشەکانی ئەردۆغان بۆ سەر کوردەکان وەربگرێ لە ڕێگای ئەردۆغان بیهەوێ کوردەکان ناچاری خۆی بکە و ئەمەش تەحەدایەکی دیکەیە کە ڕوبەڕووی کوردەکان دەبێتەوە هەتەشە کە حکوومەتی ئیدلیبی پێکینە لەسەر مێزەکە دەستی بۆ دیالۆگ و برایەتی درێژ نەکرد بەڵکو هەروەکو لەسەرەوەدا باسم کرد سەری هەمویانی پان کردەوە ئەوەی گوتی لەل زمانی بڕی بە شەق هەمویانی لەسەر مێزێک کۆکردنەوە بەڵام ئێستاکە لە سووریایەکدا کە لایەنەکانی دیکەش کەم تا زۆر چەکیان لەبەردەستدایە هەتەشە بە چ زمانێک بە چ ئوسلوبێک ئەمانات لەسەر یەک مێز کۆ دەکاتەوە بۆ ئەوەی حکوومەتی دیمەشق ساز بکات ئێستاکە لە دەستی سەرجەم گروپەکاندا چەک هەیە ئەو چەکانە لە کاتی دابەشکردن و بڕینی کێکە گەورەکەدا ئیلا و بیللا هەرتەقە دەکەن ئەکرێ
ئەکرێ لە دوای هەڵوەشانەوەی سوپای سووریا بەیەکجاری ئیتر لیبیایەکی خراپتر لە لیبیا و دەیان جەرابلوس و بنغازی دیکە لە سووریا ساز بن و بەپێی ئەزمونبینی ومانە هەر وڵاتێک دوای ڕووخاندنی دەوڵەتەکە ئەگەر دەستی دەرەکی زۆر لە ناودابن وەکو ئەوەی سووریا کە چەندین ئاکتۆری و دەستی دەرەکی لە ناودا هەن یەک و دوان و سیان نین ئەوە هەڵسانەوە و دروستبوونەوەی نزیکە لە مەحاڵ سەیری لیبیا بکە سەیری عراق بکە بەڵام سەیری مسر بکە کە ئاکتۆری کەمتر لە ناودا بوون و دینامیکیەتی گۆڕانکاری لە حوسنی مبارەکەوە بۆ ئیخوان مسلمین و پاشان لە ئیخوان مسلمینەوە دیسان بۆ دەوڵەتی قوڵی کۆنی مسری بەڵام بە ڤەرسیۆنێکی دیکە ئیتر ئەمە کارەساتی کەمتری لێکەوتەوە و کەمتر کاتی خایەند و مسر دیسە بوو بە دەوڵەت بەڵام ئەمە لە سووریای ئایندەدا دەبینین تەواو جیاوازە لە لیبیا و عراق ئاکتۆرە نێودەوڵەتیەکان ئەوانەی قەزافی و سەدامیان ڕوخان ویستیان حکوومەتێکی ئینتقالی و مێزێکی هاوبەش بخەنە بەرچاومان کە پڕ بوو لە مۆز و پرتەقال و سێو بەڵام دوایی بینیمان چی ڕوویدا گروپە چەکدارەکانی لیبیا پێشتر براو دۆست بوون ئەوان بەر لە ڕووخاندنی قەزافی و هەتا ماوەیەک دوای ڕووخاندنی قەزافیش ئەوانە بەردەوام دەستیان لە ناو دەستی یەکتردا بوو بە دروشمی ئەڵڵاه و ئەکبەر سوێندیان بەڕێشی یەکتری دەخوارد بەڵام دوایی چەقۆیان لە یەکتر سوی و هەتا وەکو ئێستا 10,000 کەسیان لە یەکتری کوشتووە کەچی ئەوانەی سووریا بەر لە ڕووخانی ئەسەد واتە لە ماوەی 13 ساڵدا ئەو جیهادیانە شەڕی یەکتری دەکەن یەکتری تاڵان دەکەن کەواتە ئەمە لە ئایندەدا چۆن دەبێت هەیئەت التەحریر الشام چۆن دەتوانێت ئەمانە هەموویان کۆ بکاتەوە ئەمە بەڕاستی هەتا وەکو ئێستا دیار نییە ئەوەی زیاتر بۆ من گرنگە چۆن بوو بەشار ئەسەد کە 13 ساڵ بەرگری لە خۆی کرد دوای گەڕانەوەی بۆ کۆمکاری عەرەبی و باشترکردنی پەیوەندیەکانی لەگەڵ ئەوروپا ئەم جارە بە 12 ڕۆژ بەشار ئەسەد ڕووخا هەروەکو دەزانین ئەسەد نەوەک لە حەما و حومس بەڵکو لە حەلەبی شەڕی نەکرد ئەوەی کرا قونە شەڕ بوو وەکو قونە شەڕەکەی پردێ دیارە ئەسەد لە سەرەتاوە تێگەیشت کە بڕیار و پیلانەکان زۆر گەورن ئەگەر شەڕ بکات دووبارە شارەکان وێران دەبنەوە ڕنگ بێ بەو مەبەستەش ئیتر بڕیاری دابێ و بکشێتەوە دەسەڵاتەکەی بەجێ بێڵێ بەڵام بەتەنیا ئەمەش نییە کەواتە با دووبارە پرسیار بکەینەوە چی بوو وایەن لە ئەسەد کرد کە دەسەڵات وەها ڕادەست بکە بێگومان سوپا پەرێشان بووە بێ تەکنەلۆژی بێ نوێکردنەوە بێ ئابووریە بەڵام سوپاکەی هەیئەت التەحریر الشام لەژێر کۆنتڕۆڵی بریتانیا دەیان ساڵە پەروەردە دەکرێت ئەکادیمی سەربازی و فەرقەی دڕۆنیشیان هەیە لە سووریا خەڵک و کارمەندان لە ئاستی خواربرسی بوون و تینوبوون ئیتر ئەمە و یاساکانی سەزەر و خراپبوونی باری ئابووری لەلایەکیشکە بادابنێ لە هەمووی گرنگتر لەگەڵ دەستپێکردنی جەنگی غەزا وڵاتانی عەرەبی و رووسیا فێڵێکی گەوریان لە ئەسەد کرد و لە ئێران دووریان خستەوە ڕێگەیان خۆشکرد تاوەکو حیزب وڵڵای هاوپەیمانی ئەسەد لۆجستیک و تاقەمەنی بۆ نەچێ و حیزب وڵڵایان بەتەنیا هێشتەوە کاتێک جەنگەکە تەواو بوو ئیسرائیل بە ئەسەدی گوت ئەمە بەس نییە دەبێ بە تەواوەتی لە ئێران جیا ببیەوە و خۆت بە تەلاقداین بدەیت بەڵام ئەسەد ئەمەشی نەکرد ویستی لە بیندا بمێنێتەوە پوتین ماوەیەکە لە سووریا بێزارە و ناڕازیە و هەتا ئێرەی هاتووە چونکە ڕژێمی دیمەشق ناتوانێت گۆڕانکاری بکات ناتوانێت ڕیفۆرم بکات ناتوانێت خۆی نوێ بکاتەوە و رووسیا ناچارە لەمە دووە بەتەنیا بیر لە بەرژەوەندیەکانی رووسیا بکاتەوە خودی رووسیا بکاتەوە نەوەک هاوپەیمانە شکست خواردوەکانی لە ناوچەکە لە هەمووی گرنگتر پوتین هەوڵیدا حکوومەت لەگەڵ ئۆپۆزیسیۆن چارەیەک بدۆزێتەوە ڕێک بکەون بەڵام وا پێدەچێت بەشار ئەسەد گوێی بە پوتین نەدا و ئەمە وای کرد ئیعتیباری پوتین و مۆسکۆ لە لای جیهان هەندێکی دیکە بێتە خوارەوە ئیتر ئەمەمان بینی کە لە سەردەمی شەڕی حەلەبدا ئەو دیمەنە بە ئاشکرا دەبینیم ئەسەد لە کۆتاییەکانی تەمەنیدا لە کاتی تەق و ڕەقەکانی حەلەبدا ئیتر بە پەلە سەردانێکی مۆسکۆی کرد و داوای دووبارە یارمەتی لە
حکوومەتی پوتین کرد بۆ ئەوەی لەسەر دەسەڵاتی بهێڵێتەوە بەڵام دیار بۆ رووسیا لەوێ بە ئاشکرا پێی گوتبوو یارمەتیت نادەین وەک ساڵی 2015 رووسیا هەندێک هێرشی ئاسمانی ئەنجامدا بەڵام بەردەوام دەمانبینی هێرشەکان لە بەرەی پشتەوادا ئەو قافلەیەی کە بەدەیان هەزار ئۆتۆمبیل دەژماردران و لە حەلب بەرەو حەما و حمص دەچون رووسیا هیچ تەقەیەکی لەمانە نەکرد ئەمە نیشانەی چییە؟ لە سەردەمی شەڕی غەزەدا ئیتلاعات و مخابراتی سووری بەردەوام یەکتریان تاوانبار دەکرد ئەو دەیگوت تۆ شوێنی ئێمە بۆ ئیسرائیلەکان دەستنیشان دەکەی و ئێمە دەکەی ئامانجی ئیسرائیلەکان ئەویش بە هەمان شێوە لە ئەنجامدا ئەسەد ئەتوانین بڵێن فریوی خوارد و دوورکەوتنەوەی تەدریجی لە بەرەی مەقاوەمە وای کرد کە ئەسەد هیوایەک بخوازێ ئەم جارە عەرەب و ئیسرائیل ئەو لەسەر دەسەڵات بێڵنەوە بەڵام دیار بوو ئەمە بەتەنیا فێڵێک بوو ئەمە یارمەتی ئەسەدی نەدا ئایا ئێران و رووسیا نەیان دەتوانی دووبارە تەمەنی ئەسەد درێژکەنەوە بڵێ ئێران و رووسیا دەیانتوانی وەکو ساڵانی 2015 ئیتر حەلب و شاری حەما و حمص وێران بکەن ئیدلی بەتەواوەتی وێران بکەن و کاولی بکەن بەڵام ئەو کاتە زۆر شتیان دەدۆڕاند کاردانەوەی هەموو جیهان ئەم کاتە زۆر دوای شەڕی ئۆکرانیا زیاتر دەبوو لە بەرامبەر هەردووچیان و ئەمە لەسەر بنەمای خوێن دەبوو و ئەمە ئەنجامێکی استراتیژی لە بۆ هەردوو وڵات نەدەبوو بۆیە هەردوو وڵات بڕیاریاندا بکشنەوە کشانەوەی ئێران کشانەوەیەکی جیاوازترە لەوەی رووسیا چونکە رووسیا وا پێدەچێ لەم لاو ئەو لائیتر شتێکارێکی کردبێ بۆ مانەوەی پێگەی خۆی لە سووریای ئایندەدا